ترى يقول جو هو خطيب الشارع. هاي سيارة منتقى وهاي سيارة منتقى. كلش تعبان، قبضة ورواتب. هذول ناس تعرف ناس. وما شاء الله هسه يروحون على السلام مول ليتسوق. کاکەمە لێرە گرد و بووینێتەوە فی سەبیلەوەی کە کۆمەڵێک کەسین ناومان دەرچووە لە کۆتایی ساڵی 2010ەوە ناوەکانمان دەرچوو دوای ئەوەی کە کۆمەڵێم خەتەواتمان تێپەڕ کرد بریتی بوون لە 3 مەرحەلە ئیمتیحانمان تەواو کرد هەموو شتێکمان تەواو کرد حتا گەیشتە کەفالەتەکانیشمان تەواو کرد لە ئاخر چاوپێکەوتنمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی کەرکووک وعدی دا پێمان وەڵای وازام ئێستایە کە وعدەکەی دا پێمان وتی نایەڵم بگێتە 2020 ئێوە مباشرە ئەکەن ئەو وامانجی یەکیش تەواو بێ مباشرەکەمان هەر هیچی بەسەران نهاتووە بۆیە لێرەوە داواکەم بەڕاستی لە ڕێگاندان پەرلەمانەکانەوە وانی کە نوێنەری ڕاستەقینەی ئێمن کوان مووقفتان لەم ئیشەی ئێمە بەڕاستی 260 عائیلە چاوەڕێی تەعیناتێتی چاوەڕێی مباشرەتی خەڵکی ڕەشوڕوتی تایە خەڵکی تایە عائیلەی هەیە خەڵکی تایە منداڵی هەیە کرێکی تایە پێویستیمان بۆیە مباشرە بکەین بۆیە ئەمە یعنی بچووکترین ئیجراعاتە هەوەرمان گرتووە بۆ ڕۆژانی داهاتوو ئیجراعاتی گەورەتر ئەگرینە بەر بۆیە داواکەم کە بە زووترین کات بێنە سەر خەت و ئەم ئیشەمان لە کۆڵکەنەوە ئێمە 260 نەفەرین هەر 260مان یعنی ئەمر ئیداریمان بۆ دەرچوو ئەمرو زاریمان بۆ هاتووە بەڵام نازانی خۆشمان سەر دەرناکەین یعنی ئەگەر کێشایە لە قائیمەکە ناوێت کە دوانە سیانە دە نەفەرە دەریکەن بۆ ئەم خەڵکە نەجاتی بێ دەست بکەین بۆ مباشرەکردن و تعیین وڵای پلانمانەوەیە گەر بزانین هەروە بڕاتی شەکان و ئاوە بە سستی کەس خۆی نەکاتە خاوەنمان ئجراعاتی گەورەتر وەرەگرین و خەڵکی تر کۆکەینەوە هەتاکو بتوانین هەر 260مان بینە سەر خەت بۆی بتوانین ئیشەکانمان لە کۆڵکەن کێشەکە لەوە ئێمەش نازانین ینی خەتا لە چێ خەتا لە مدیر عامە خەتا لە لجنەی تەعیناتە کەس نازانێ ینی بۆ هەت شوێنێکە ڕۆی ئەوەی خاتە سەر ئەوستۆی ئەو کەیتر خاتە سەر ئەوستۆی و بەڕاستی نازانانی ناتوانین لێرە کەسێک تهدید بکەین چونکە کەس خۆی ناکاتە خاوەنمان بەڕاستی ئێمە ئیعلام لێرە بۆی بتوانین دەنگمان بگەینی بە ئیعلام بۆی بتوانن ئەوانیش دەنگی ئەمە بگەێنن بۆ کەسانی کە بەپرسن بە زووترین کاتە میشەمان بۆ جێبەجێ بکەن قبضة ورواتب. هذول ناس تعرف ناس. وما شاء الله هسه يروحون على السلام مول ليتسوقون.